نوری نەمر. بەرجی پێنجەم، نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. یەک، ڕوانینێکی خێرا بە ژیانیدا. هەموو بڕیارەکانی زۆر چاپووک و دروست بوون. پاشگەزبوونەوەیان شکست لە بڕیارەکانیدا نەبینراوە. پێشتر چەندین نمونەمان لەو بارەیەوە پێشکەش کردن، بە تایبەت ئەو بڕیارە دروستانەی کە لە هەردوو جەنگی ئوحود و حونەیندا دەری کردن و بوونەمایی دەرباسکردنی سوپاکەی لە نسکۆیەکی مسۆگەر. هەر بە سروشت سەروەرمان صەڵی الله عەلەیه وسەلەم خاوەن فیترەتێکی ئازا و چاونەترس بوو. ڕێبازێکی درێژ و دژواری گرتە بەر و بربەرەکانەی هەموو جیهانی پێکرد. هەر لەو ڕێیەدا و بێ ئەوەی سڵ لە هیچ کەسێک یان تاقمێک بکاتەوە بەردەوام بوو لە ڕێکردنی خۆی. بگرە هەر کاتێک ئەدگاری نشوز بە سوپاکەیەوە ببینرایە، دەم و دەست ئەسپەکەی تاو دەدا و بەبێ هیچ ترس و دڵە ڕاوچەیەک هەڵمەتی دەبرد. تەنانەت قارەمانێکی وەک حەزرەتی عەلی دەیوت: ڕاستیەکەی لە جەنگدا ئێمە خۆمان دەدایە پاڵ پێغەمبەری خوا. ئەو لە هەمومان زیاتر لە دوژمنەوە نزیک بوو. لەو ڕۆژەدا لە هەمووان بەزەبرتر بوو. ئیمامی بوخاری لە جابیری کوڕی عەبدوڵڵاوە دەجێڕێتەوە: لە دەمی گەڕانەوە لە غەزای نەجد پاش شەکەتی و ماندووبوونێکی زۆر، پێغەمبەر صەڵی الله عەلەیه وسەلەم و هاوڵانی لە ناودۆڵێکی پڕ لە پوش و دڕک و داڵدا بارگەیان خست. خەڵکیش بەژێر درەختەکاندا بڵاوەیان کرد و خەوتن. پێغەمبەر صەڵی الله عەلەیه وسەلەم لە ژێردارێکی سەمورەدا دابەزی و شمشێرەکەی پێدا هەڵواسی و لە سێبەریدا خەوت. قت و پڕ پێغەمبەر درودی خوای لەسەر بێبانجی کردین. دەبینین دەشتەچێکی لە تەنیشتەوە وەستاوە. فەرمووی: کاتێک خەوتبووم ئەمە شمشێرەکەمی گرتبوو بەدەستەوە کە خەبەرم بوویەوە دەبینم لە چێلان دەری هێناوە و پێم دەڵێت: ئادەی بڵێ ئێستا چێ هەیە لە من دەربازت بکات؟ منیش 3 جار وتم ئەڵڵا. کابرای دەشتەچی شمشێرەکەی لە دەستکەوتو بۆ خوارەوە و سەروەریشمان هەڵی گرتبووە و بەدەستیەوە گرتبوو. وێڕای ئەوەش پێغەمبەر درودی خوای لەسەر بێ سزای نەدا. ئەوەیە ڕادەی ئازایەتی پێغەمبەر و سنووری متمانە و پشت بەستنی بە خوای گەورە. شەوێک دەنجێک خەڵکی مەدینەی زۆر ترساند. خەڵک بە ئاراستەی سەرچاوەی دەنگەکە ڕۆیشتن. پێشکەمێک چاوەکان مەلۆیەک تۆزیان لە بەرامبەر خۆیانەوە بینیەوە. کاتێکی شتە پوتۆزەکە ڕەویەوە، ئەوەی دەرکەوت سەروەری هەردوو جیهان بوو صەڵی الله عەلەیه وسەلەم. تەنانەت ئەسپە لە ڕوو بێهێزەکەی تەڵحەش ئەو شەوە لە خۆشی ئەوەی پێغەمبەر سواری ببوو هەر وەک بڵێیت پێشبڕچەی لەگەڵ ڕەشەبادا دەکرد. ئەم پێغەمبەری خوایەی کە بەتەنها دەڕۆیشت بەرەو ڕووی دەنگێکەوە کە هەموو کەسێکی دەترساند. حاڵەتێکی دەراسای وەها نمایش دەکات کە سنوورە ئاساییەکانی مرۆڤی تێپەڕاندووە. پێغەمبەر صەڵی الله عەلەیه وسەلەم پێش خەڵک بەرەو دەنگەکە ڕۆیشت بوو لەو سەرەوە دەهاتەوە. پێشی لە خەڵکەکە گرت و فەرمووی: مەترسن، مەترسن. ئەو کاتە بەسەر ئەسپەکەی ئەبوو تەلحەوە بوو کە کورتانی پێوە نەبوو، شمشێرەکەشی لە ملدا بوو. ئەو یەکەم کەس بوو دەنگەکەی بیست بوو، بۆیە دەست بە جێسواری ئەسپەکەی ئەبوو تەلحە بوو و بەرەو ئاراستەی دەنگەکە غاریدا بوو. وەختێکیش بێخەم بوو لەوەی هیچ مەترسێک لە ئارادا نییە، گەڕابەوە. ئەو کاتەی پێغەمبەری خوا صەڵی الله عەلەیه وسەلەم لەگەڵ حەزرەتی ئەبوو بەکر لە ئەشکەوتەکەدا بوون و بتپەرستان لێیان نزیک بوونەوە، حەزرەتی ئەبوو بەکر لە تاو پەرۆشی بۆ ژیانی نازدار ترس دایگرت. ئەویش فەرمووی: ڕاتچیە سەبارەت بە 2 کەس کە سێیەمیان خوایە. بەوە ترس و پەرۆشی یاری غار ڕەویەوە و ئارام بووەوە. یان ئایا لەو کاتەدا کە دوژمنەکانی ڕق و تووڕەیی کوێری کردبوون و گەماروی ماڵەکەیاندا بوو، کەچی ئەو بۆ پەڕی دڵنیاییەوە لە ماڵەکەی هاتە دەرەوە و بە ناویاندا تێپەڕی، ئایا ئەوە بە ئازایەتێکی بێوێنە دانانرێ؟ پێغەمبەری سەروەر درودی خوای لەسەر بێت ئیرادەیەکی وەها پتەوی هەبوو کە لە هیچ هەل و مەرجێکدا لەرزەی پێ نەدەکەوت و نەدەچەمایەوە، چونکە پەیوەست بوو بەویست و ئیرادەی خوای خاوەن توانستی ڕەهاوە. 2. لووتکەی مەزنی.
پێش لە دایک بوونی باوکی مردبوو، واتە هەر لە سکی دایکیدا بێناس کەوت، بۆیە وارانە هاتبوو پشت بە باوکی ببەستێت و چاوەڕێی هاوکاری لە کەس بکات. دیارە ئەو پشت بەستنە لە مرۆڤدا سستی و خاوی دروست دەکات، لەبەر ئەوە پەیامەکەشی پەیامی تاودان بوو بە ئیرادەی مرۆڤ. تەمەنی 6 ساڵ بوو دایکی ماڵئاوایی لە دنیا کرد. دیارە دایک بە گەورەترین پاڵپشتدا دەنرێت بۆ مرۆڤ و هیچ شتێکیش ناتوانێت جێگەکەی پڕ بکاتەوە، کەواتە ئەو پاڵپشتێشی لێ سەنرایەوە. ڕووداوەکان پەروەردەیان دەکرد، هەر بۆیە ئیرادە و ویستی ئەو فەخری عالەمە ڕۆژ بە ڕۆژ بەهێزتر دەبوو. لە 8ەم ساڵیدا باپیرەی لەدەستدا، ئەو باپیرەیەی کە پشت و پەنابوو بۆ مەککە و مەکەییەکان، بەڵام ئەویش ئاوا بوو. بەم ڕووداوانە خوا دەیویست پێغەمبەرەکەی ئاراستە بکات بۆ لای کانگای متمانە و سەرچاوەی ئەمن و ئەمانەت، خوای تاک و باڵادەست. هەروەها خوا دەوری چۆڵ دەکات و دەستی بەتاڵ دەکات لە هەر شتێک کە بۆی ببێتە یاریدەدەر یاخود سێبەر. بەڵێ، خۆی هاوکاری دەکات، پشتی دەگرێت و پەروەردەی دەکات. ڕاستە لەوانەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم بە پێی سروشتی مرۆڤانەی لەگەڵ لە دەستدانی هەر پاڵپشتێکدا تووشی هەوان و داخورپانێک بوو بێت، بەڵام پێویست بوو بە تەواوی خۆی ئامادە بکات بۆ هەڵگرتنی ئەرچی هەرە گەورە کە چاوەڕێی بوو. زیاتر و زیاتریش ئیرادەی دەمەزەرد بکاتەوە تاکو کەمێک گورەی لەدەست نەدات و دڵەڕاوچێت توخنی هەرێمی پاچی نەکەوێت. خۆ ئەگەر هەموو دنیاش دەستی لێ بچێشایەتەوە و خۆی بەتەنها بمایەتەوە، خۆ ئەگەر ئەوەش ڕووی بدایە کە هەرگیز ڕووی نەداوە، ئەوە سەبارەت بەو هیچ شتێک نەدەگۆڕا و لە ڕێکردنی خۆی هەر بەردەوام دەبوو. خۆ ئەگەر ئەوە ئاکاری نەبوایە، ئیدی چۆن دەیتوانی پاش ئەو هەموو بەڵاو نەهامەتیە هاوڵەکانی کۆبکاتەوە و فەرمانیان پێ بکات تا بکەونە دوای دوژمن و ڕاوی بنێن. ئەوەندە خاوەنی ئیرادەیەکی بەهێز بوو، وێڕای ئەو برین و زامانەی تووشی خۆی و یارانی ببوو کەچی لە پێشی پێشەوەی سوپاکەیەوە دوژمنی ڕاوەدوو دەنا. لەسەر تاپای ژیانیدا ساتێک نییە دوودڵی پێوە دیار بێت. سەرباری ئەوەی هەر یەک لە هاوڵانی وەک شێری ئازاوەها بوون کەچی بەم لەو ئەولادا پەرتەوازە دەبوون، بەڵام ئەو لە جێگەی خۆی هاوشێوەی چیای نەبزوا و یەک هەنگاو نەهاتە دواوە. بەڵێ، بەڕاستی ئیرادەی ئەو ئیرادەیەکی پۆڵایم بوو. لە مەککە ئازارێک نەمابوو دووچاری نەبێتەوە، بەڵام ئەو لەرزەی پێ نەکەوت. سەرەتا هاوسەرەکەی، پاشان مامی کە گەورەترین پاڵپشتی بوون مردن، بەڵام ئەو دیسانەوە بێ ئومێد نەبوو. وەختێکیش سەردانی تاییفی کرد، بەردبارانیان کرد و لاشەی پیرۆزیان خەڵتانی خوێن کرد و کەوتنە شوێنی، هەتا گەیشتە ناو بێستانێک. لەوێ فریشتەیەک خۆی بۆ دەرخست و پێیوت: ئەگەر دەتەوێت ئامادەم ئەو شاخە هەڵگرم و بیدەم بەسەر خەڵکەکەیدا. هەرچەندە خوێن بە لاشەی پاچیدا چۆڕەی دەکرد، بەڵام لە بەرامبەر ئەم مرۆڤانەوە کە ئەمەیان بەسەرهێنا بوو، هیچ گۆڕانێک لە ئیرادەیدا ڕووی نەداوە و بەوتنی نەخێر داواکاری فریشتەکەی ڕەت کردەوە. ئامان خودایە، ئەمە چه ئیرادەیەکە لە حاڵێکی هێند سەختیشدا هێندەی تاڵەمویەک لەسەر هێڵی باوەڕ و پتەوی خۆی لا نادات. ئەو ئیرادەیە ئەوەندە ناوازەیە تەنانەت تاڵەمویەک لە بڕیاری خۆی نەخشاوەتەوە، کەواتە مرۆڤ دەتوانێت تاکو مردن شوێن ئەو سەرکردەیە بکەوێت و هەموو شتێکی خۆی فیدای بکات. ئاخر چۆن دەکرێت شوێن کەسێک بکەوێت کە ئیرادەی لاواز بێت و زوو ڕایەڵەکانی بگۆڕێت و لە کاتی تنگانە و سەختیدا هاوڵانی بەجێ بهێڵێت و پاشگەز ببێتەوە لە چەندین بڕیار و بۆچوون کە پێشتر بە هەزاران کەس قوربانیان لە پێناویدا داوە. لە کاتێک داوا چاوەڕوان دەکرا ئەویش قوربانی بدات و بەشداری بکات. چۆن دەبێت کەسێکی لەو جۆرە ببێتە پێشەوە و سەرکردە؟ مەگەر هەر نمونەی ئەوان نین کە لافی سەرگەورەی و سەرکردایەتی لێدەدەن و بوونەتە هۆی ئەو ڕەشبینی و ڕەجاڵیەی کە بەرۆکی مرۆڤی ئەم سەردەمەیان گرتووە. پێغەمبەری پێشەوا صلی الله علیه وسلم مرۆڤی بەرپرسیارەتی و پاڵەوانێک بوو لە پاڵەوانە ئیرادە بڵندەکان. ئەو نیگە ئاسمانیەی دابەزیە سەر ئەو، گەر بۆ سەرچیا دابەزی بە ورد و خاش دەبوو. ئەرچی سەرشانی ناساندنی بەدیهێنەری جیهان بوو بە یەک بەیەکی مرۆڤەکان. فەرمانبەریەکەی ئەوەندە قورس بوو وەک ئەوە وابوو بە توێکڵە هێلکە ئاوی زەریا خاڵی بکەیتەوە.
بەڵام خۆشەویست ئەو ئەرکەی بەبێ دڵە ڕاوچێ خستە سەرشانی خۆی. توانە جیاوازەکانی هەر یەک لە پەیڕەوانی لە زەمینەی خۆیدا بەگەر خست و لە دڵەکاندا تەختی هەمیشەیی دانا. ئامانجی بوونی ئەو بریتی بوو لە گەیاندنی بانگەوازی ئیسلام. هەرگیز تووشی نیگەرانی نەبووە سەبارەت بە کاروباری دنیا و دواڕۆژ. هیچ شتێک ئەو ئامانج و لێپرسراویەتیەی لەبیر نەبردەوە، نەبینینی بەهەشت و نەگەیشتنی بە پایەی قابە قەوسەین لە شەوی میعراجدا. لەو جێگەیەوە کە ئەستێرەکان لە ژێرپێیدا وەک چاوڕیچ کرابوون، گەڕایەوە بۆ ئەم دنیایەی کە پڕیەتی لە ئازار و سەختی و مەینەت، چونکە ئەو بە هەموو گەردیلەیەک لە گەردیلەکانی بوون و گیانی هەستی بەو ئەرک و لێپرسراویەتیە دەکرد. لە ڕاستیدا پێویست بە درێژکردنەوەی قسەکان ناکات. ئەو مرۆڤێکە وەها بە گوێرەی ئەرکەکەی بەرنامەڕێژی کراوە کە هەر لەسەر مەلۆتکەوە ئومەتی ئومەتی وتوەتەوە. حاڵیشی لە ڕۆژی مەحشەردا هەر درێژە و تەواوکاری ئەو هەست و شعورەیە. لەوێش کڕنوش دەبات و دەفەرمێت ئومەتی ئومەتی. لە ڕاستیدا کەس نەبووە جگە لەو بتوانێت شان بداتە ژێر ئەو فەرمانبەریە مەزنە. دەدوێت هەر لە یەکەمین مرۆڤەوە تاوەکو دوایین مرۆڤ بەرپرسیارەتی سەرجەم مرۆڤایەتی گرتووەتە ئەستۆ. پێغەمبەر صلی الله علیه وسلم خاوەن بینایی و فەراسەتێک بوو، مەوداکانی کات و شوێنی تێدەپەڕاند. جا هەر ئەوەندە سەرنجی ئەو دەگەیشتە جیهانی نادیار و دەیبینی. ئەی هەر ئەو نەبوو کە هەر لەم دنیایەدا باسی جیهانی بەهەشت و دۆزەخ و سیرات و مەحشەری بۆ دەکردین؟ ئەو جیهانانەی بە چاو دەبینی ئەوسا بۆ ئێمەی باز دەکرد. هەروەک پێشتریش چەندین جار دووپاتمان کردوێتەوە. ڕووداوەکان هەموو ئەو فەرمودانەی ئەویان پشتڕاست کردوێتەوە کە سەبارەت بە داهاتوو فەرموبوونی. ئاماژەی بە هەرچێک کردبێت لە کاتی خۆیدا وەک خۆی هاتووەتە دی. چەندین فەرمایشتی دیکەشان کە هێشتا چاوەڕێی دەرکەوتنن. بۆ ئەوەی لە ئاستی دووربینی ئەو تێبگەیت، فەرموو بڕوانە بۆ ڕێکەوتن نامەی حودەیبیە کە پێشتر بە درێژی باسمان لێوە کرد.